پیرۆز بلە خوشکبرانی ئابستای ئەو سەرکەوتنەشی گەورە بکردیتە ئەوخوای گەورە داینەوەچکەوە لە ئەنجامی ئەو سەبرەی بوو لە ئەنجامی ئەو هەموو سوبحان الله والحەمد لله بوو الحەمد لله وشکر لە ئەنجامی ئەوە بوو کە مەهاوار و پەنامان بردەبەر باپیرە گەورەمان کە محەممەد مستەفا صلی الله علیه وسلم لێوە ڕاگوتم بڕۆ داعشمان ناردە بەمرە و ئەو ڕەزەی کوشمە لێرە چێوێندەی هاواری کرد پێم گوت پێ بنێم سلامی لێ بکە لە براش سەوت و سروش تەبان ناردی لە بۆ منش ئەمیش سلام لێ کرد لە شانەدە لێکوان دانیشتم لە شانەدە نەماڵی خۆم لێرە دانیشت بووم کە گوتم بابە گەورە دەبی لەو وەزای نەجاتم بدەیت ئەوە سەرۆک بارزان ئەگەر لێ مەلیک لە عەزابدایە ئەو مەلیک لە عەزابدایە غەم دەخواتم کوڕەکانی غەم دەخۆم براکان ئابستان هەموو غەم دەخۆن بەخۆم ئەگەر ها بڕۆمە دوێکە نەبینەوە دەفەوتێن هەچەمان وەربا ئەو خەڵکە خۆشەویستەش دنیا نایەتن ئەن بەڕاستی لە بە منیان بۆ ئەوتەوە اختیارەکان هەموو لەگەرم بوون شەور و دەگەرم ئەو اختیارە خۆشەویستانە هەر هەمویان دنیا نەدا دەدانگۆ مام سێت ڕزات بەگە بچیۆ مارە کەس راحت بکەی مام سێت واز بینە مام سێت تەوازە شتەکە چەندە خەرجکەمە ڕۆشتی بەڵام ئەمە لە خوای گەورە بەزیاد بیتن سەبرەکەمان نییە لەبەرەوە دەزانین ئێرە دەبەری شێخ و مشاخ و تەریقەتە ئەوە نەسەحەتی وان بووە ئەمەش مامۆستای مەبوونە لێ ماهیناتە هەرکوانە بە وەزای سوپاس سوپاس خۆمان کردیا تا ئێرە ئەو هەموو سوپاس کە کریتمان لە بۆ خوای گەورە سوپاسانە خوای گەورەش ئەوە هیناتە ڕێمان ئابستا دەبێتە ئێرە لە تەنش بابە گەورەی ئەلێکوان بەخوا بسپێتن جێو مەزار ئێکوان بتن لەو جێگا پیرۆزەی لەو مەرقەدە خۆشەویستەی کە ئەو خۆشەویستی هەر هەمومانە بابی مەلیکە بابی مەلیک خۆمان